پاپای ڤاتیکان فرانسیسی یەکەم ڕایگەیاند خۆرئاوا لەسەر ڕێگەی هەڵەیە و هۆشداریشیدا لەو هەڵوێستەی بەرامبەر چین گیراوەتە بەر. ئەوەشی بە دوور نەزانی کە دیالۆگ لەگەڵ چیندا بکرێت، جەختیشی کردەوە لەوەی ئۆکرانیا مافی بەرگری لە خۆکردنی هەیە. پاپا فرانسیس وتیشی ناکرێ خۆراوا بە پێشەنگ و پێشڕە و ناو ببرێت و وەکو نمونەی چاولێکردن لە قەڵەم بدرێت، چونکە لەسەر ڕێگەی هەڵەیە. بە پێی هەواڵی ئاژانسی کاتۆلیکی ڤاتیکان ناوبراو ئاماژەی بە بەهاکان و دادگەری کۆمەڵایەتی کرد لە بەهاکاندا لەبارەی خۆکوشتنی مرۆڤ بە هاوکاری پزیشکی کە بە کوشتنی میهرەبانی ناسراوە و لە فەڕەنسا و ئیتالیا و بەلژیکا و چەند وڵاتێکی دیکە بە یاسایی کراوە ڕایگەیاند دۆخەکە لە داڕوخاندایە خۆراوا ڕێگەی هەڵەی گرتووەتە بەر، کوشتن کاری مرۆڤەکان نییە، چونکە لە دوجاردا زۆر زیاتر لەو ڕێژەی ئاماژەی بۆ دەکرێت دەکوژرێن، بۆیە ناوبراوە خۆراوای بە گۆڕستانی مرۆڤایەتی ناوبرد. پاپا ئاماژەی بە دۆخی دیمۆگرافیای ئەوروپا کردووتی برۆکسل لە ژێر چەتری ئەم دۆخەدا سیاسەتێکی هەڵە لەبارەی کۆچەوە پەیڕەو دەکات، چونکە ئێمە پێویستمان بە کەسانێک هەیە لە ئیسپانیا و ئیتاڵیادا، ئەی بۆچی سیاسەتی تێکەڵکردنی پەنابەران ناگیرێتە بەر. لەبارەی چینەوە دەڵێت ناکرێت لەسەر بنەمای دیموکراسی یان دژە دیموکراسی چین پۆلێن بکرێت، چونکە دەوڵەتێکی پێکهاتە ئاڵۆزە. لەبارەی جەنگی ئۆکرانیاوە پاپاوتی لە ڕاستیدا چەکدارکردنی وڵاتەکە لە ڕووی ئەخلاقیەوە قبول کراوە، چونکە بەرگری لە خۆکردن نەک هەر یاساییە بەڵکو ڕێگەیەکە بۆ نیشاندانی خۆشەویستی بۆ نیشتیمان. ناوبراو لەبارەی دیالۆگ لەگەڵ رووسیا داوتی زۆر قورسە تێگەیشتنی دیالۆگ لەگەڵ ئەو وڵاتانەی دەستپێشخەرن لە جەنگدا، بەڵام دەبێ ئەو بنەمایە تێپەڕێنین تا هەلی دیالۆگ بڕەخسێنین بۆ هەمووان، چونکە بۆی هەیە لە ئەنجامی دیالۆگدا بابەتەکان گۆڕانکاریان بەسەردا بێت بۆ ئەوەی زەمینەی بۆ چوونی دیکەش خۆش ببێت. ئەم لێدوانەی پاپای ڤاتیکان لە دوای ئەو لێدوانە دێت کە پێشتر سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند و ڕخنەی لە هەڵوێستی خۆراوا گرت و قوڵکردنەوەی جەنگ و سزاکانی سەر رووسیای بە هەڵە ناوبرد کە دەبنە هۆکاری بەرتەسکردنەوەی زەمینەکانی دیالۆگ. بە تایبەتی ئەنقەرە لە ماوەی ڕابردوودا بە هاوکاری نەتەوەیەگرتووەکان سەرپەرشتی گرێبەستی لە نێوان رووسیا و ئۆکرانیادا کرد کە بەپێی ئەوە دانەوێڵی ئۆکرانیای گەیاندە بازاڕە جیهانیەکان و هەوری برسێتی و قات و قڕی چەندین وڵاتی ڕەواندەوە. بۆ ئەردۆغان ڕایگەیاند وڵاتەکەی سزاکانی سەر رووسیا جێبەجێ ناکات.